قسە و باس و گفتوگۆکەم لەسەر بەرهەمهێنانی بەڵگە فیلم واتە فیلمی دۆکومنتاری بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتیش بۆ دەرهێنەرانی کورد و نووسەران و سینارستانی کوردیش کە چۆن بتوانن کار لەسەر ئەو چیرۆکانە بکەن کە واقعین و بتوانن لە ڕێی فیلمێکی دۆکومنتاری و بەڵگە فیلمی و جارێکی تر بینوسنەوە و بەرهەمی بێننەوە. دیارە تاقیگەی ژمارە دوو یەکێک لەو فیلمانی کە توانیوێتی تاوەکو ئێستا دوو خەڵاتی نێودەوڵەتی لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەش بەدەستبێنێت و بە خۆشحاڵیەوە لە ئامادەکاریشە بۆ یەکێک لە فستیڤاڵە هەرە گەورە و دیارەکانی جیهان. قسە و باسەکەم لەسەر بەرهەمهێنانی فیلمەکە با میوانداری زۆر بەڕێز کاک ئاوەرە عومەر کە بەڕێزیان دەرهێنەر و سینەماتۆگرافن. کاک ئاوەرە سڵاو لێبێ و کاتت باش بێت. زۆر سپاس. تاقیگەی ژمارە دوو چۆن بەرهەم هات؟ بێگومان دوو سینارەستی هەیە و دوو دەرهێنەریشی هەیە. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆ ئەم میوانداریە. ئەم بەڵگا فیلمە بە هاوکاری هاوڕێی زۆر خۆشەویستم کاک ئیدریس عەبدی کاری دەرهێنان و کاری سیناریۆ و وەکو پرۆدیوسەریش کۆپرۆدیوسەریش بەشدار بووین لەم بەرهەمەیە و هەردوو هاوڕێمان لیلیان ئەمیر وەکو یاریدەری دەرهێنەر هاوکار ساڵحیش وەکو بەڕێوەبەری بەرهەم لەم کارەیە بەشدار بووە. چەند هونەرمەند و سینەماکارێک تریش هاوکار مامون لە پشت بەرهەمهێنانی ئەم بەڵگە فیلمەوانە. بۆچی گرنگە بەڵگە فیلم بەرهەم بهێنرێت؟ ئەبێت ئێمەش وەکو وڵاتانی دەرەوە بەشێک لەو چیرۆکانی کە بێتە جێی سەرنجمان بتوان لە ڕێی بەڵگە فیلم و لایەن کارکتەرەکە خۆیان لە لایەن کەسایەتێکە خۆیەوە بیگەڕینەوە؟ گرنگی بەڵگە فیلم لەوەدایە کە تۆ ئەو چیرۆکانەی ئەو ڕووداوانەی کە بینەر نایان بینێ کەسی ئاسایی لە ژیانی ڕۆژانەمانە بەرگوێمان ناکە یان نایبینین ئێمە پێویستە ئەو ڕووداوانە دیکۆمنت بکەین ئەو ڕووداوانە بۆ نەوەکانی دوای خۆمان بگێڕینەوانێ و وەکو ئارشیفێک ئارشیفی بکەین. گرنگی بەڵگە فیلم لەوەدایە کە تۆ کۆمەڵێک چیرۆکی زۆر سەرنجڕاکێش هەیە کە هەتاوەکو ئێستا هیچ کەسێک نەیتوانیوە لی نزیک بێتەوە هیچ کەسێک نەیتوانیوە کە بەرگوێی بکەوێت. تۆ لە ڕێگەی بەڵگە فیلموانەیە کە بە شێوەیەکی واقعیانە بە شێوەیەکی زۆر ڕیالیستیانە ئەیدی بە دیدی بینەرانەوانی و ئەو سینەماکارانی کە کاری لەسەر ئەکەن ئەبێ بە شێوەیەک بێت کە زۆر واقعیانە کار لەسەر ئەو کەن بتوانن کە کارکتەری سەرەکی خۆشیان لەناو بەڵگە فیلمەکە دووبارە وەکو ئەکتەر دەور ببینێتەوە. فیلمەکە چەند خولەکە؟ فیلمەکە 16 خولەکە. کەواتە ترێلەرەکەی ئامادەیە؟ لەگەڵ بینەرانە بەشێک لە ترێلەرەکە ببینەوە گەڕێنە وڵاتان فەرموو. هەز ناکەم لە دەرەوەی ئێرە حەزی ژیانکردن هەبێت. حەمەد تۆفیق کارکتەری سەرەکی نێو ئەم بەڵگە فیلمەیە. کاک ئاوەرە کاک حەمەد تۆفیق لێرە ئەکتی نەکات یاخود چیرۆکی ژیانی ڕاستەقینەی خۆی ئەگەڕێتەوە؟ کاک حەمەد تۆفیق لەم بەڵگە فیلمەیە چیرۆکی ژیانی ڕاستەقینەی خۆی کە چۆن ڕۆژانە لە تاقیگەی ژمارە دوو لە سکوڵی پزیشکی دادوەری زانکۆی سلێمانی چۆن کاروباری ڕۆژانی خۆی ئەبات بەڕێوانێ ئاوا ئەکتین بۆ ئێمە ئەکاتەوانێ و هەموو ئەو ئەکتانەشی کە کردوێتی زۆر ریالیستیە زۆر واقعیانە ئەکتی تیا کردو ئێمە هیچ تداخولێکمان لە ئەکتی ئەوانە کردووە. ئەمەی پرسیاری ئەوە بکەم کارکردن لەگەڵ کەسێک کە خۆی چیرۆکەکەی لەناو چیرۆکەکە ئەژی و ئەشی گێڕێتەوە ئاسانترایە خۆت کەسێک بیاوێت ئەکتین بکات و بیاوێت چیرۆکی کەسێک تر بگێڕێتەوە کارکردن لەگەڵ کامیان ئاسانترە و کامیان قرسترە؟ بەدڵنیایەوە لە بەڵگە فیلمە کارکردن لەگەڵ ئەو ئەکتەریا ئەو کەسایەتیە خۆش و ئاسانترێکە کە خۆی بەڕاستەقینە لە ناو واقعی ئیشەکە ئەگەر ئەکتەریش نەبێت. ئێمە کاک حەمەد تۆفیق زۆر سوودێکی گەوری بە ئێمە گەیان بەڕاستی کە کاتێککە لە بەردەم کامێرایە من یان کاک ئیدریس یان لیلیان یان هاوکار هەر تێبینیەکمان ئەبوو یەکسەر ڕاستەخۆ جێبەجێ ئەکرد. ینی ئێمە کەمترین تێبینیشمان ناوەتێت تەنها پێماوە تۆ کاک حەمەد تۆفیق ژیانی ڕۆژانی خۆت چۆن لێرە بەڕێ ئەەکەی چۆن کاتێک کە
ئەڕۆیتە بەشی خوارەوەی تاقیگەکە ئەو مادەی ئەهێنی بۆ مردووەکە چۆن ئەیهێنی ینی خۆی ئەو سروشتی خۆی کە چۆن بووە بە سروشتی خۆی ئەکتینی کردو. ئەم فیلمە لە ماوەی چەند مانگی ڕابردووە بۆتە خاوەنی خەڵاتی فستیڤالی فیلمی نێودەوڵەتی سلێمانی و بە خۆشحاڵیشەوە بۆتە خاوەنی خەڵاتی خۆلی فستیڤالی سلیبەرتی وڵاتی ئیتالیا. ئێستا بەرەو کوێڕوە. ئەم بەڵگا فیلمە ئێستا حالێن لە یەکێک لە فستیڤالە گەورەکانی ئەمریکای لاتینە کە فستیڤالی بیکسکە لە ویلایەتی مۆنتانا لە شاری سۆلڤانیا کە هەژدەهەمین خولێتی لەم ئەم فستیڤالە. خۆشبەختانە ئەمە دووەم فیلمی کوردیە کە لەم فستیڤالە وەرئەگیرێ لە خولی پێشوایەکێک لە دەرهێنەرە گەورەکان سینەماکار ڕەحیمی زەبیحی فیلمەکەی وەرگیرا بەڵام فیلمەکەی ئەو نەچوان بەشی کوالیفای ئۆسکارەوانە بەشی پێشبڕکێت لە کوالیفای ئۆسکارە تەنها دوو جۆر لەم فیلمانە ئەچێتە کوالیفای ئۆسکارانێک مینی شۆرت و لەگەڵ شۆرت دوکۆمنتریایە. بەڵگە فیلمی تاقیگەی ژمارە دوو بۆ کورد یەکەم فیلمی کوردیە کە لەو فستیڤالەیە ئەچێتە کوالیفای ئۆسکارانێ ئەگەر هات و ئیشەڵا ئەم بەڵگە فیلمە لەم فستیڤالە خەڵاتی باشترین بەڵگە فیلمی کوردی بەدەستهێنا ڕاستە خۆ ئەچێتە کێبڕکێوە لەگەڵ بۆ خەڵاتی ئۆسکار. کەوتمە بابەتێکی تر ئەکاتەوە ئەویش ئەوەیە کە فیلمی دۆکومنتاری یاخود بەڵگە فیلمی کوردی لە ئاست جیهانە لەکوایە ئێوەکو دەرهێنەران چۆن ئەیبینن؟ خۆشبەختانە ئێستا ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر باشە ینی ئەتوانن بڵێن ئەو فستیڤالانی کە وەری گرتووە ئەم بەڵگە فیلمی وەرگرتووە ئاستیان بەرزە. ئێمە کۆمەڵێک فستیڤال هەیە ئەکرێ بە چەند پلەیەکەوانانی پلی A و B و C هەیە. ئەم فستیڤالی کە ئەم بەڵگە فیلمی ئێمە وەرگرتووە لە پلی A ینی لە هەرە فستیڤالە باشەکانی جیهانە و ئەژوا بەرەو فستیڤالی تر ئێمە لە ماوەیەکی نزیکی تردا ڕاگانی تر بڵاو ئەکەینەوانێت کە جارێ بەڕەسمی سایتی فستیڤالی کراکۆفی پۆڵندا کە 61مین خولێتی پێم وابێ نیوەی تەمەنی مێژووی سینەما ئەو فستیڤالە هەیە لە هەمان شێوای یەکەمین فیلمی ئەو فستیڤالێک کە بەڵگە فیلمەکەی وەرگرتووە. لە ئێستاە ئەو بەڵگە فیلمە لە کراکۆفیش وەرگیراوە بەڵام بەڕاگەاندنی فەرمی لەڕێن لە سایتی ڕسمی کراکۆفانێ ئێمە نامانە جارێ بڵاوی کەینەوانێ ئەمانێت لە کاتی خۆیان ئەو هەواڵەش بڵاوکەینەوانێ ئەویش بە هەمان شێوە کوالیفای ئۆسکارە یەکێکە لەو فستیڤالانی کە ئۆسکار دانی پیانەوە کە هەر فیلمێک لەو فستیڤالەیە یەکەم بێت ئەتوانێت ئۆسکار میوانداری بکات. باش بابەتێکی تر زۆر گرنگە کاک ئەوەرە ئەویش ئەوەیە بینەری کورد بۆ لە بینینی ئەم فیلمانە بێبەشن واتە ڕاستە لەوانەیە مەرج هەبێت بۆ ئەوی کە تۆ فیلمێک بەرهەم ئەهێنیت قورسایەکی زۆر و گرانێکی زۆر وە زۆریش لەگەڵی هیلاک ئەبی تاوەکو ئەینێریتە فستیڤالێکی دەرەوە بۆ ئەوی کە کێبڕکێ بکات و بگمانە هەوڵی دەرهێنەران و کەسانی وەکو بەڕێستانە بۆ ئەوەی کە سینەمای کوردی یاخودڵەن فیلمی کوردی جارێکتر لە دەرەوە نمایش بکرێت و بە جیهان بناسێنرێ بەڵام ئەی بۆ بینەری کوردیش لەم فیلمانە بێبەش بێت کەی بۆ ئیتر کوردی دەتوان لە توان فستیڤالانەوە ئەم فیلمان لەسەر شاشەکان ببینێ. ڕاستە ئێمە بینەریمان لەوەتی تاکو ئێستا هەبووە بۆ فیلمی بۆ بەڵگە فیلم یاخود فیلمی دوکۆمنتاری ئەو بینەرانە بوون کە بەڵگە فیلمەکانە وەکو تیڤ سیر کردو وەکو لە چوارچێوەی تیڤەکە سریان کردووە. ئەم بەڵگە فیلمە بەدەر لەو چوارچێوەیە بەڵگە فیلمێکە کە لە چوارچێوەی سینەماییە بەرام هاتووە. ئەتوانم شیکردنەوەیەک بۆ ئەم بەڵگە فیلمە بکەم کە لە ڕووی فۆرم و لە ڕووی ناوەڕۆکەوانێ ئێمە لەگەڵ کاک ئیدریسا ئەم بەڵگە فیلمە بە شێوەی ڕیالیزمی شاعیرانە کارمان لەسەر کردووە کە ستایلێکی تایبەتە لە مێژووی سینەمایە کاری لەسەر ئەکرێ وە شێوازی بەکارهێنانی ڕووناکیەکەی ڕیالیزمی شاعیرانێک کە بەکارهێنانی ڕووناکی یەک ئاراستەمان بەکارهێناوە کە تەواو تەرکیز ئەخاتە سەر ئەو سەبجەکتی کە ئێمە ئەمانەوێ ینی چاوی بینەر ئەبین بەلای ئەو گۆشەیە کە ئێمە مەبەستمانە بەڵام لە دوکۆمنتەری میدیاییە تۆ بۆ میدیا ئەیکەی بۆ تەلەڤیزۆن ئەیکەی گرنگ نییە بەلاتەوانە بینەرەکەت چی بەلاوە گرنگە تەنها دەرخستنی ئەو چیرۆکەیە کە هەتا خۆشبەختانە فۆرم و ناوڕۆکی ئەم چیرۆکە زۆر لەیەک و لەگەڵ تریا گونجاون بۆیە فۆرمێکی سینەمایی هەیە و بینەرەکانیشمان بێبەش نابن لە بینینی و دوای
چەندین فستیڤال لە دەرەوە کە نمایش ئەکرێ نمایشێکی تایبەتی لە شاری سلێمانی بۆ ڕێک ئەخێن بۆ ئەو بینەرانی کە تاوەکو ئێستا نیان بینیەوە و دوور جاریش لە فستیڤاڵی سلێمانی دوو جار نمایش کرا کۆمەڵێک بینەری زۆر ئازیز نیانتوانی بۆ هۆی بچووکی هۆڵەکە و قەڵەباڵەخی بینەرەکان نیانتوانی فیلمەکە ببینین. ئێمە لێرە پێیان ئەڵێن کە لە ماوەیەکی نزیکدا نمایشێکی تایبەتیان بۆ بکەین و بۆی بینەر هەمووی بیبینێ. کاردانەوەی چاوی بینەر و بینەری کورد ئێستا چۆنە بۆ فیلمە دۆکومنتاریەکان؟ لە ئێستا زۆر باشە، لە ئێستا پێشوازێکی زۆر باشی لێ ئەکرێ و کۆمەڵێک سینەماکاری تریش وردەوە لە خەریکن کار لەسەر ئەوەکەن کە بە ستایلێکی سینەمایی بە شێوازێکی بە فۆرمێکی سینەمایی کار لەسەر بەڵگە فیلمەکان بکەن و ئەو چیرۆکانی هەمانە دیکۆمنتیکەن. کارکردن لە بەرهەمهێنانی فیلمێکی درێژ ئاسانترەوە خود لە فیلمێکی دۆکومنتاری چکەڵەن فیلمی دۆکومنتاری لە بەرەوەی هەمووی مۆسووقە و شتەکان ئەبێت وەکو خۆی بگەڕێتەوە کارکردن لەسەری زۆر قورسە. ڕاستیە کارکردن لە بەڵگە فیلمە بەڵێ قورسە لەبەری تۆ ئەبێت ئەو چیرۆکەی هەتە وەکو خۆی بیژێڕیتەوانێ ناتوانانی خەیاڵی تێکەڵکەی بەڵام لە فیلمی درێژە کاتێک کە تۆ سکرین پلەیەک یاخود سیناریۆیەک ئەنووسی ڕاستی و خەیاڵ تێکەڵ ئەەکەی بینەر ئەبی بەلاڕەیەکدا کە ئەوەی کە تۆ بیری لێ ناکەیت یا بینەر بیری ناکەیت و تۆ لەو چیرۆکە تا دروستی ئەەکەی بەڵام لە بەڵگە فیلمە ناتوانانی ئەو بکەی ئەبێت ئەوەی کە هەیە پیشانی بێت تەنانەت ئەو لۆکیشنەشی کە تۆ بینی تیا ئەگریت ئەبێ بە شێوازێک پیشانە بێت کە تەواو واقع بێت نابێت دەست لە هیچ پرۆپسێکی ناو ئەو لۆکیشنە بێت کە بینەر هەست بکە کە ئەمە دروست کراوە. لە کۆتاییە قسەی ئێوە چیان لەسەر بەرهەمهێنانی فیلمەکە و بۆ هیوایشم کە بتوانێت ئەو هەنگاوانی کە بڕێوێتی کا گەورە تاوەکو ئێستا بتوانێت هەنگاوی زۆر باشتر ببڕێت. ئینشەڵڵا لە کۆتاییە من ئەمە زۆر سوپاسی ئەو کەسانە بکەم کە زۆر هاوکارمان بن لەم بەرهەمهێنانی ئەم بەڵگە فیلمەیە کاک ڕامیار یەکێکە لە شاعیرە گەورەکانی شاری سلێمانی کە هەستاوە بە دووبارە تێکستکردنەوەی وتەکانی کاک حەمەد تۆفیق بە شێوەیەک کە سەرنجی بینەر زیاتر بەلای خۆیان ڕابکێشێ کاک قادر جەلال هونەرمەندی شاری سلێمانی کە زۆر سپاسێکم لێرەوانێ دەنگەکەی کاک قادر جەلالە کە لەسەر وەکو ناریشن لەسەر بەڵگە فیلمەکە کاری لەسەر کردووە. و ئەو کۆمپانیاشی کە بۆمان بڵاو ئەکاتەوان ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکانی سینەماکار کە بتوانێت فیلمەکەی لە ڕێگەی کۆمپانیایەکی زۆر باشوانێ بە جیهان و بە نێوخۆ و نێودەوڵەتی بکات. کۆمپانیای ڕێتاو فیلم کە یەکێکە لەو کۆمپانیانی کە هەستاوە بە بڵاوکردنەوەی ئەم بەڵگە فیلمە بۆ ئێمە و بۆ کۆمەڵک فستیڤاڵی تری جیهانیش لە ڕێگادایە کە لە بڵاوکردنەوەیدا. سپاس بۆ بەڕێز ئاوارە عومەر دەرهێنەر و سینەماتۆگرافی بە هیوای کاری باشتر و کاری جوانتر دووبارە بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان سپاس.